عزیز و خۆشەویستم، جێی خۆیەتی لێرەوە سپاسی خوای پەروەردگار بکەین کە عەلەمە بالقەلەم، کە سەرەتای پەیامەکەی بە قەڵەم بوو. عەلەمە الئینسانە ما لەم یەعلەم. خوای پەروەردگار ویستی مرۆڤ فێری ئەو شتانە بکات کە نایزانێت. سەڵات و سەلام بۆ سەر گیانی پاکی کۆتای پێغەمبەران محەممەدی مستەفا صەڵی الله عەلەیه وسەلەم و هەموو یار و یاوەرانی کە لە خزمەتیا بوون بۆ خزمەتی ئایینی پیرۆزی ئیسلام و پەیامی پەروەردگار بۆ مرۆڤایەتی و کۆمەڵگەی مرۆڤایەتی. خوشکانی عزیزم، دیارە ئێمە بە ناونیشانی پەیاممان بۆ خزمەتی تۆیە، بەڵێ بۆ بەختەوەریت خاتوونەکەم. واتە ئەمانەوێت تیشک بخەینە سەر ئەو ئایەتە پیرۆزانەی قورئانی پیرۆز و پەیامەکەی ڕەسوول الله بۆ خزمەتی تۆی خوشکی ئازیز و خۆشەویستم. ئێمە لە سەردەمێکداین کە نەیارەکانی ئیسلام و نەیارەکانی موسڵمانان و خۆویستەکان ئافرەتی موسڵمان و خوشکانی موسڵمانی ئێمەیان کردووەتە ئامانج بۆ ئەوەی بگەن بە مەبەست و مەرامە ناشرینەکانی خۆیان. ئەرکی ئێمەی موسڵمان و باوەڕدار و خاوەن پەیامە خوشکانی خۆمان ئافرەتان بەگشتی لە پەیامە جوان و پیرۆزەکەی ئیسلام بگەیەنین بۆ ئەوەی بزانن چۆن بەرگری لە خۆیان و لە مافی خۆیان و لە پەیامە جوان و پیرۆزەکەی ئایینی ئیسلامەکەن. ئێمە تیشگەخەینە سەر ئەو خاڵەی کە لە ئایینی پیرۆزی ئیسلامە جەخت لەسەر خێزان ئەکاتەوە و بەڕێوەبردنی خێزان لەلایەن ژنەوە وەکو ئەرکێکی زۆر سەرەکی بۆ ژنان. بۆیە پێمان باش بوو کە تیشک بخەینە سەر ئەو لایەنەی هەر ئافرەتێک لە خێزانەکەیە چ ئەرکێکی لەسەر شانە و چ مافێکی هەیە بۆ چۆن دەتوانێت بێتە مایەی بەختەوەری خۆی و خێزانەکەی و پاشان کۆمەڵگە. سەیریکەن ئێمە ئاگاداری ئەو خاڵە بین کاتێک خێزان دانرا وەکو بنەما و ئەسڵێکی سەرەکی بۆ ژیانی کۆمەڵایەتی تاکەکان بە ژن و پیاوەوە، پێویست بوو دەستور و یاسایەکە بێت تەنزیمی ئەو حەیاتە کۆمەڵایەتیە ئەو ژیانە ئیجتیماعیە بکات بۆ ژن و بۆ پیاو. بۆیە ئێمە تیشگەخەینە سەر ئەو مافانەی کە خوای پەروەردگار دیاری کردووە بۆ ژن و ئەو ئەرکانەی کە لەسەریەتی لە چوارچێوەی خێزاندا و ئەو مافانەی کە دیاری کردووە بۆ پیا و ئەو ئەرکانەی کە لەسەریەتی و هەردووکیشیان کۆمەڵێ مافی هاوبەشیان هەیە. زۆر گرنگە ئێمە ئەمانە بتوانین لێک جیا بکەینەوە. خوشکە ئازیزەکانم، خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت
ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة والرحمة. خوي پروردگار یەکێک لە نیشانە گرنگ و بەهێزەکانی بوونی خوای پەروەردگار ئەوەیە کە هاوتای پیا و ژنێکیش هاوتای خۆی بۆ خەڵق کردووە بۆ ئەوەی لە نێوانیانە خۆشەویستی و سۆز و بەزەی و ڕەحمەت دروست ببێت. کەواتە لە ئاینی پیرۆزی ئیسلامە بەم شێوە سەیری خێزان کراوە کە ئەبێت کاتێک بنەمای پێکەوەنانی خێزان دادەنرێت ئەبێ لەسەر بنەمای ئەوە بێت کە ببێنە شوێنی حەوانەوەی هەردووکیان بە ژن و پیا و بەبێ جیاوازی. واتە خێزان کە دروستەکرێ تەنها بۆ ئەوە نییە کە پیا و بە مافی خۆی بگات و ژن هیچ نەخێر، بۆ ئەوەیە هەردووکیان پێکەوە لەو چوارچێوەیەدا لەو سنوورەدا چێژ لە ژیانی خۆیان وەرگرن، ببنە هۆی حەوانەوەی ژیانێکی پڕ لە سۆز و محەبەت و خۆشەویستی بۆ یەکتری. کەواتە ئەگەر بمانەوێت ژن بەختەوەر بێت ئەبێ پیاو بە ئەرکی مافی ژن واتە مافی ژن بپارێزێت و بە ئەرکی خۆی هەستێت. ئەگەر بتەوێت پیاو بەختەوەر بێت ئەبێ ژن بە ئەرکی خۆی هەستێ بەرامبەر بە پیاوەکە و مافی پیاوەکە بپارێزێت و هەردووکیشیان پێکەوە لەو ژیانە هاوبەشەدا کۆمەڵێ ئەرکی هاوبەش هەیە پێکەوە جێبەجێ بکەن و پێکەوە مافی یەکتر یا ئەو مافەی کە لە نێوانی ئەو دوانەیە دروستە بێت کە دیارە دوای مافی مڵاڵەکانە، مافی بەڕێوەبردننی ماڵە، مافی پاراستنی سیلەی ڕەحبە لە هەردوولا ئەبێ هەموو ئەمانە چی بکەن؟ تەطبیق بکەن بۆ ئەوەی خێزانێکی بەختەوەر پێک بێت. لە ئاینی پیرۆزی ئیسلامە کۆمەڵێ مافی مادی واتەوە نییە، چونکە ئەمە ژیانە حیاتە کە تەنها تەرکیز یا لەسەر معنەویات بکرێتەوە، نەخێر، چونکە ژیانی ئینسان طەبیعەتەکەی وایە، سروشتەکەی وایە، ئەبێ لایەنە مادیەکەش پارێزراو بێت و لایەنە معنەویەکەش پارێزراو بێت. لە ئاینی پیرۆزی ئیسلامە زۆر گرنگی بە هاوبەشی یا هاوسەنگی ئەدا لە نێوان پاراستنی هەندێ لایەنی مادی لە مافی ژن، لە مافی پیا و هەندێ لایەنی معنەویشەدا. لایەنە مادیەکان چین کە ئێستا لەوانەیە بوو بێتە یەکێک لە قسە و باسی ئەلمانیەکان کە ڕەخنە لە ئیسلامەگرن لەو ڕوانگەیەوە مەسەلەی نەفەقەیە، واتە ئیش بۆ ئەوە دەکرێت کە نەفەقەی ژن لەسەر پیا و لابرێت. ئەمە لە کاتێکدایە بەلابردنی نەفەقە تۆ زوڵمێک لە ژنەکەی، چونکە خوای پەروەردگار حەقێکی بۆ دابین کردووە بەهۆی ئەو ژیانەی کە ئەو تایبەتمەندیەی کە ژن هەیەی پێویستە پیا و نەفەقەی بداتێ و حەقی ئەو نەفەقەیەشی پارێزراو بێت. بەڵام ئەگەر ئێمە بین بڵێن بە ژن نەفەقەی نەبێ و پێویستی پێی نییە، ئەمە هاتین زوڵمێکمان لە ئافرەت کرد. بەڵام لە مقابلی ئەو نەفەقەیەی کە پیا و ئەیدا بە ئافرەت تەڵەبیشی لێ هەیە کە تەڵەبەکە معنەویە نەک مادی، بۆیە داوای لێ دەکات ئەوەی کە هەیەی ژنەکە با بۆ پیاوەکە بێت نەک بۆ هەموو کەس، واتە تایبەت بێت بەو کەسەوە کە نەفەقەکەی ئەداتێ و داواشی لێ دەکات کە ئەمە داوای خوای پەروەردگاریشە. بەڵام جارێکی تر جەختی لێ دەکرێتەوە کە دەبێت چاوی نەگێڕێت بەم لاولایە، تەنها بۆ کێوێت بۆ هاوسەرەکەی خۆی بێت. نابێت ئەو شتانەی کە زینەتن بۆی جوانین بۆی دەری خا ئللا بۆ غەیری مەحرەمەکەی خۆی نەبێت. و زۆر شتی تر
کە تایبەتە بە ژیانی هاوسەری. و یەکێکتر لە مافەکانی ژن بەسەر پیاوەوە ئەوەیە حوسنی معاشەرەیە، واتە بە جوانی مامەڵە لەگەڵکردنی. خوای پەروەردگار داوا لە پیاوان دەکا کە هەر بە نەسی ئایەت وعاشروهن بالمعروف، واتە بە نەسی ئایەت داوا لێ دەکا کە دەبێ زۆر بە جوانی و بە نەرمونیانی مامەڵە لەگەڵ ژندا بکرێت. ئەگەر ئەبینین لە کۆمەڵگەی ئێمە و یا هەر کۆمەڵگەیەکی تر بە نەرمونیانی و بە جوانی مامەڵە لەگەڵ ژندا ناکرێت، ئەمە دین نییە، بەڵکو ئەمە دژایەتی دینە. ئەسڵی دین شتێکی ترمان پێ دەڵێ. ئەسڵی دین پێمان دەڵێ ئەبێ زۆر بە نەرمونیانی و بە شێوازێکی زۆر جوان و پەسەند مامەڵە لەگەڵ ژنەکانە بکرێ. کەواتە دینی ئیسلام ئەوەمان پێ دەڵێت، پەیامەکەی ئەوەیە بۆ کۆمەڵگەی مرۆڤایەتی کە دەبێت ژنان مامەڵەیەکی جوان و باش و پەسەندیان لەگەڵا بکرێ. ئەگەر غەیری ئەوە ببینرێت لە هەر خێزانێکە، ئەوە پێچەوانەی ئاینی پیرۆزی ئیسلامە. حتا ئەگەر خوا نەخواسە لە ناو خێزانێکی موسڵمانە بینیمان، ئەبێ ئەو ئایەتەی خوای پەروەردگار کە ئایەتی 19 لە سوورەتی نیسا بدەینەوە بە چاویانە، بڵێن خۆتۆ خۆت بە موسڵمان نەزانی، ئەی ئەمە ئەمری پەروەردگار نییە بۆ تۆ کە دەبێت زۆر بە جوانی و نەرمونیانی و پەسەندانە مامەڵە لەگەڵ هاوسەرەکە تا بکەیت.